خۆشەویستەکانم، یەکێک لە گەورەترین کارەکان کە ئەنجام ئەدرێ لەم ڕۆژانەی کە دێت وەکو عەرزمکردن قوربانیکردنە بۆ خوای پەروەردگار. قوربانیکردن خۆشەویستەکانم لە لای هەندێک لە زانایان ئەڵێن هەر کەسێ هەیبێ و ئیمکانیاتی هەبێ فەرزە لەسەری ساڵانە قوربانی بکە. فرسەتە خۆشەویستەکانم، خۆت و ماڵ و مناڵەکەت ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ساڵانە حەیوانێکیان سرە بڕی بۆ خۆیان و ماڵ و مناڵیان، یعنی مەڕێک، کاوڕێک، گێسکێک بۆ خۆت و ماڵ و مناڵەکەت ئەتوانی سەر ببڕی. فرسەتە خۆشەویستەکانم، ڕئیس عایلە ئەتوانێ خۆی بۆ خۆی یەک حەیوان سەر ببڕێ و ماڵەکەیشی بەشدار بکا لەگەڵ خۆیان، یان حەوت عایلە ڕێک بکەون حەیوانێکی گەورە، ڕەشەوڵاخێکی گەورە سەر ببڕن، حەوت کەس خۆیان و عایلەکانیان تایە بەشدار ببن. قوربانیکردن لە کارە هەرە گەورەکانە، زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەرانە، بە تایبەت پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم. خۆشەویستەکانم، قوربانی هەر لە ئیسەوە تۆ عەزم جەزم بکە ئەوانەی کە بڕیاریان داوە قوربانی بکەن با لە نینۆکیان نەگرن، لە تووکی گیانیشیان نەگرن لە یەکەم ڕۆژی ذی الحجەوە. ئەگەر بیشیگرن قوربانەکان هەر دروسە، بەس سنەت وایە نەیگرن. قوربانیکردن خۆشەویستەکانم ئەبێ حەیوانەکە ساغ بێ، ئەبێ نەخۆش نەبێ، پیر نەبێ، ئەبێ حەیوانەکە کوێر نەبێ، شەل نەبێ. بەڵام ئەگەر تۆزێک لە شاخی شکابێ باشتر وایە سەلامەتتر بێ، بەڵام کێشەیەک نییە. تۆزێ لە گوێچکی کەلکرابێ کێشەیەک دروست ناکا، بەڵام باشتر وایە سەلامەتتر بێ. ئەوەی کە دروست نییە بکرێ ئەوەیە کە نەخۆش بێ، کە شەل بێ، کە کوێر بێ، کە پیر بێ. ئەو چوارە دروست نییە، غەیری ئەوە دروستە، بەڵام ئەگەر سەلامەتتر بێ و گۆشتێکی زۆرتری پێوە بێ باشترە. خۆشەویستەکانم، قوربانیکردن خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. ئەفەرمێ خۆ خوای تەعالا گۆشتەکەی بۆ ئەو نییە، خوێنەکەیشی بۆ خوا نییە، خوا پێویستی بە گۆشت و خوێنی ئێوە نییە، بەڵام خوا تەماشای تەقواکانی ناوی دڵتانەکە. زۆر مهمە خۆشەویستەکانم، تو قوربانی ئەەکەی خۆت لێ خۆی، بۆت هەیە سێکوتی قوربانیەکەت بۆ ماڵ و مناڵی خۆت بێ، بۆت هەیە سێکوتەکەی تریشی، یعنی کوتەکەی تریشی لە سێکوتەکە بۆ میوانەکانت بێ، بێ ئەوانە کە لە جەژن نادێن بۆ ماڵت، ئەو کوتەکەی تریشی ئەبەخشیتەوە بەسەر خەڵکە. قوربانی ئەدرێ بە دەوڵەمەنیش، مەرج نییە هەر بۆ فەقیر بێ، بەڵام فەقیران ئەولاترین کەسن بدرێ پیان. زۆر مهمە خۆشەویستەکانم، تۆ ساڵانە ئەگەر خوا بۆت بکە قوربانی بکەی، کارێکی زۆر زۆر مبارەکە. من خەڵکانێک ئەناسم هەر لە گەنجێتیەوە 20 ساڵ بۆ تەمەنی بڕیاری داوەتێتی من ئەگەر خوا پێم بدا ساڵانە قوربانیەکەم. باوەڕکەن تەمەنیان ئێستا تەمەنی ئەو کەسەی کە من باسیەکەم نزیکی هەفتایە، شتێکی نەماوە بۆ هەفتا. خوای تەعالا هیچ ساڵێ لە ماوەی ئەم 50 ساڵە بێبەشی نەکردووە ئیمکانیاتی داوە پێی کە قوربانی بکات، چونکە ئەم نیەتێکی باشی هێناوە، خوا فەقیری نەخستووە. ئەگەر حەزەکەن ڕوسپی بن لە ڕۆژی قیامەتا و ببن بە هاوڕێی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم و پێغەمبەر ئیبراهیم سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، باوکی پێغەمبەران، بە قوربانی ئەبن بە هاوڕێیان ان شاء الله تعالی. خوای یارمەتی هەموو لایەکمان بدە، خوای گەورە هەموو لایەکمان سەر بخە، خوای تەعالا خاک و نیشتیمانمان لە هەموو خراپەیەک بە دوور بگرێ.